پاشەوەی کەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری بەرزکردنەوەی ئاڵای کوردستانی سەردام و دەستگا حکوومیەکانی کەرکووک ڕاگەیاند پەرلەمانی عێراق بە کۆی دەنجی عەرەب و تورکمانەکان بڕیارەکەی ئەنجومەنی کەرکووکیان هەڵوەشاند. پارلەمانی عێراق بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووکی بۆ هەڵکردنی ئاڵای هەرێمی کوردستان لەسەر دام و دەستگا حکوومەتیەکان هەڵوەشاندەوە و بڕیاریدا تەنیا ئاڵای عێراق لەسەر بنا حکوومەتیەکان بمێنێتەوە. ئەندامێکی فراکسیۆنی بەدر سەر بەهادی عامری ڕادەگەینێ کە ئەوان دژی بڕیاری ئاڵای کوردستانن لە کەرکووک و بەنادەستوری لە قەڵەم دەدەن. کەرکووک بە واتای عێراقێکی بچووکە کە هەموو پێکاتەکانی عێراق لەخۆ دەگرێت و لە کۆتاییدا بوو هیچ لایەنێک نەتەوەیە خێڵێک و یاخود پارتێک نییە دەست بەسەر بە ڕێوەبەرایەتی پارێزگاکەدا بگرێ و لە ناوبردننی پێکاتەکانی تر. بەرزکردنەوەی ئاڵای هەرێم لەسەر دامودەستگاکانی کەرکووکدا سەرپێچیەکی ڕوونە لە یاسا و دەستوری عێراقی. پاشەوەی کە پەرلەمانی عێراق بڕیاری خۆی سەبارەت بە هێنانە خوارەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک پەسەند کرد، فراکسیۆنە کوردستانیەکان بایکۆتی خۆیان ڕاگەاند و هەنگاوی پەرلەمانیان بە نایاسایی لە قەڵەمدا. سەبارەت بە تەسەڕوفێکی ناقانونی و دوور لە بنەماکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان بەداخەوە سیغە قەرارێکی کردە تەسویتەوە دەبوایە ئەو سیغە قەراری تایبەتە بە ئاڵای کوردستان و هەڵمەکردنی ئاڵای کوردستان لە کەرکووک بچوایەتە لیژنە معنیەکە. بەڵام ئەم خەتەواتە نەکرا و ڕئیسی پەرلەمان تێیپەڕان ئێمە نیسابمان شکاند سەرجەم فراکسیۆنە کوردستانیەکان دەچوین ومێدەوارم بۆ خەتۆی دوای ئەومان یەکریزی سیاسیمان بەهێزترکەین. ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق بەسەر سوڕمانەوە ڕایگەیاند کە عەرەبەکان پشتیان لە کورد و ڕێزیان لە هاوپشتی کوردەکان لە عێراق نەگرت. مووقفێکی ناخۆش بوو کە برا عەرەبەکان پیشانی ئێمەیاندا، بەڵام لە کاتێکدا کە تەوافق نەمابێ مەبدەی شەراکە احترامی لێ نەگیرێ دەستور احترامی لێ نەگیرێ و قانون هیچ حسابی بۆ نەکرێ ئەم جۆرە ڕوویدانانە لە دانیشتەکانی پەرلەمان شتێکی ئاسایی دەبێت چونکە مەبدەی تەوافق نەماوە. ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان هەمومان پێکەوە دادەنیشین و بڕیاری کۆتایی دەدرێ، بەڵام ئەوەی کە هەیە ئێستا لە دانیشتنی ئەمڕۆ ئێمە مقاتەعەمان کردووە و بەشدار نابین لە دانیشتنی ئەمڕۆ چونکە ئەو هەڵوێستەی برادرانی عرب و برایانی عرب هەلوێستێکی زۆر نادەستوری و هەلوێستێکی زۆر ناقانونی بوو. ئاڵای کوردستان لەو کاتەی بە بڕیاری پەرلەمانی عێراق لە سەردام و دەستگا حکوومیەکانی کەرکووک بێتە خوارەوە لە هەمان کاتە ماڵایە گشتلایەنە سیاسە کوردستانیەکانی لە ژێر چەتری خۆی کۆ کردەوە و یەک ڕێزی کوردی نوێ لە بەغدا و نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا.